باشە کاکە گاڵتەی بەم نەکرد ئەوە لەکوێ بۆ دیارنیە خۆی نەهاتووە ئەوە هاتم ئەوە چییە ئازی زۆف ئەمە چییە بۆ دەرەکەوی وەڵایی ئەوە لە هەوڵی بوون بە حەکیمان ئەجا باشە کوڕی باوکم ئابەم شێوەیە بەس حەکیمێکی مۆدێرن و فول ڤێرژن بۆ دانانی پەندی نوێ جا باشە ئازیز بۆ نایی هەر پەندە کۆنەکان بڵێ نۆبزانین تا چەند جێبەجێمان کرد وەک خۆی ماوە ئای بەسەر چاو باشە جایکی لێزانی من ئەی وڵات تۆی تۆ حەکیم نەبووی تووەراوەسە حەز ئەەکەی بکۆکە بام نیش دەست پێ باشە مەسەلەن پەندە کۆنەکە دار هەڵبڕە سەگی دەست دیارە ئاها بەبێ هەڵبڕینی داریش دزیە ساکە بۆ خۆی دیارە وای ئەوەی بیەوێ ئەی دزێ لە عەرزە و پرۆژە و پارە کەسیش ناوێرێ بڵێ لەن چونکە کاکینی لە پشتا لە زاخۆ ئەمە هەیە تا دەگاتە مەرزی پشتا خوا چۆن بوو بە دزیەوە وەڵایە حەیف ئەی قەیناکە نەوەڵا ئەم پەندەی تر دادەی ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش بەڵێ ڕۆژەکە زۆر ڕەشە ئێ خەڵکی هەموو کەمیان بەشە بەداخەوە ئەوەندەم و جەفە و تاوە ماڵی سپی هەر نەماوە تەواوە حەلی نەماوە ئەی ئەمە ئادەی نان و خواردۆخۆ بەرە وەڵا بێتەوە ناخۆش گۆشتیش و خواردۆ وەڵا قوربان دایشیشم کردووە ئافێتی ئادەی کەواتە نان بۆ نانەوە گۆشت بۆ قەسە ئاها پەندەکە گەرچی وانەیە بەس ئێستا پێچەوانەیە هیچ کەسێک ناکا ئیشی خۆی بە ئارەزوو دانرێ بووی نە خوێنەوار بە ڕێوەبەرە خوێنەواریش قڕ بەسەرە وەڵڵاهی حەیف بەداخەوە ئەمە چۆن وایە بێ ئەی باشە نەوەڵا پندێکی تر هەیە ئەوەی لەسەر کانی شتەکەی نازەم ئەلێ لەکانی ئاو خوارد تلی تێمەکە بەردی تێمەگەنا لەکانی ئاو خوارد بەردی تێمەکە یاڵ ئێستاکە تێری لێخوا و خۆی پێەکا بە عەسابە نە بەردێک نە دوان و سیان پڕی ئەکا بە گەڵابە هەمووی سپڵە و پێنەزانە ڕەحم و وەفا خەریکە ئەمرێ بەردی تریشی تێکا بەس پۆستەکەی لێ نەسەندرێ ئایتی پۆستە بویمە ئەی چۆن بوو بە بەردەوە وەڵاوەرە بیکێشە بەو سەرەی منە مادەمە ئەو بەردەیتیا بوو دێڵە ئەی خەی ناکە باشە پندێکی تر ئادەی ئەڵێ ساڵ دوانزەی مانگ ئەکڕوزێتەوە هاوانێ ڕەزیلن باش ئەوە ئێستا ساڵ وەک خۆی نەماوە زۆر جار لە دوانزەش لایاوە هەندێ ساڵی زۆر کەمترا موچەکانی ئەستەمترە جوانە جوانە ساڵ هەبێ ساڵی جاران بوو موچە ئەمان و زەمان بوو باشە بۆ ئێستا نابی ئەو پەندە ساڵەکانمان پڕی کەندا چۆنایی بوو وەڵا حەجایکی دیانێش بەخوا ئەی چۆن ئارە ئەشەو بیلە هەر توزانم پیا ناوێرە هیچ بڵێ بە قورئان دەبڵێ دی تۆ حەزەکەی لەوە کەڕی ئادی ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە کاسەی پڕ پەندی پێشینان ئەڵێ کاسی تۆ ئەڵێ پەندە کۆنەکان باش دێ ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵ جا ئێستا کاسەکەش پڕ بێ ئەبێ هەر ماڵەوە حڕ بێ تابع چونکە دۆخەکە واخوا وەزع گۆڕا پەنا بەخوا کاسە پڕ نەبێ لە پڕێ بە یەک چێکە بۆت ئەبڕێ وەی بە قوربانە باسی بڕین مەکە ئەماوە تۆزێ کێشەم لەگەڵ بڕینە هەیە وازەوە بێنە بە قوربانە ئەی پندێکی ترێ حەکیمەوەی ئەڵێ دوای باران فەرەنجیم بۆچیە دڵنیا بە نامانەوێ بە یەک تورێکی قوڕاوی چەمچەماڵمان بینی هاوین کە چۆن خنکا لەبێ ئاوی لە دوای بارانیش بینیمان کەچی بەسەر هات ئەو خەڵکە پەندەکە لە جێی خۆیەتی حەتمەن فەرەنجی بێکەڵکە وەڵڵاهی بێکەڵکە بەڕاستی و خەڵکەمان بینی چی بەسەر هات ئەی چۆن حەیف بەداخەوە ئەی باشە ئەوێڵێ ماڵ بە میوانەوە خۆشە پندێکی جوانە میوان واتوە خۆ چۆن ئادی بزانانی ماڵ بە میوانەوە خۆشەیسە ئەوە جاران بوو ئەو پەندا بۆ میوانی لێو بەخەندا ئێستا میوانداری کەمە بۆ ئینتەرنێت و بۆ زەمە هەرکە گەیشتە ماڵەوە ڕائەکشێت بە شەرواڵەوە بە قاقا بووی پێکەنێ ئەڵێ ئەو پاسوەردەم بنێ هەندێک میوانیە سوکسووکە هەندێک ڕەزیل و چروکە ئەو دابوونەریتە جوانە پشتی کولتوری بێگانە ئەی وەڵایی داخی گرانم ڕاستەکەی ئەوەنەیان کولتوریە نە و پاپی و مامی داروبەر کولتورەیان کورد بەداخ حەزەکەی بە ئەمەش و بیر بێنمەوە دەبکۆکەتی
ڕۆنەزانی چی ڕوان ئەی چۆن خۆسمێڵیش ئەوە ئیشی خۆتە ئاڵێ پندێگە لە ڕۆنی خۆمانە ئەیدەی لە سمێڵی خۆمان ئەوە چییە؟ ئەوە غازی چەمچەماڵ برادران ئەیکەن هەواڵ لە کاتی زریان و لافاو ئەیدەن بۆ یەک دووسێ ماڵە چۆن بوو بە غاز و سمێڵەوە وەڵی بەر کامێرانە وە هەموو داوی لە بوونی کولەکە مەسقی ناوبەر کامێرا نایڵم داوی لە کولەکەەوە هەمانە نێڵێ باش دیوا یەکتی دروی پێ بڵێ ئادەی فەرم قەرزایی وایە قەرز کردووە وڵا قەرزم کردووە و تووشی ڕوویدا خواردوومەوە بێموچەیوە بەخوا ئەرەوەڵا جا لەم ڕۆژا هێوانە بێ باشە دەماداوا لەسەر قەرزەیە پەندی دروی پێ بڵێ مەڵێ قەرز کۆنە بێ باز نافوت قەرز کۆنە بێ باز نافوت ئادەی کورەڵێ ئەرە بەبانانەوە گیانە بەبانانەوە ئەرە بە تریانەدا وەی وەی ئەپە باشە تۆم هەڵبەز و دابەزە و لە چییە؟ وڵای خۆش بوو بە بەهانانەوە بەرتیلیانەدا و ئەپاڕ دەباش دەی قەرز کۆنە بێ نافوت دەجۆ بگرە باوەڕکە ئازی جوانیە ئاخر شتی وا چۆن ئەبێ نەتزانیوە قەرز لێرە ئەخورێ و ئەفەوتێ کۆنە بێ هەزار بەڵگە بۆ دێنمەوە دەی کە چەند قەرز لێرە فەوتاوە خۆر قەرزەکەی جارانە بەس ناوی تریان لێناوە چۆن بوو بە قەرزەوە وەڵایی چاک بوو بە تایتە نەبدانێ قەرزی جۆریە حەکیم هەوو شتانە چۆن ئاواکی تۆ ئەینە وەڵا شتێتر ئادی سەوزەڵە گیاو بینیوە ها گیا و بەهار و سەوزایی بینی شینەگاشی پێڵێ بنجە گیا باشە ئەڵی گیا لەسەر بنجی خۆی ڕێ جوان دەیبی حەکیمێ فەرم جوانە ئەوە ینی دەوڵەمەنی کە بە خەڵک پێیەکەنی شتێن دێنێتە سەر ناوک کوڕ ئەچێتەوە سەر باوک بەڵام کەمێک جیاوازترە کورد لە باوک دەوڵەمەندترە تەواوی مەکە بە قوربانم تێگەیشتم بە قوربانێت ئەی باشە ڕۆشی بە هەورامان پیان ڕۆشتم گوێزیشی خواردومە ئاڵێ گوێز بە ژمارە مای دیارە دەبا منیش جواب بم دەی جوابم بەر بدا ئەم گوێزە بە ژمارە دیارە مایەکەی چۆن ئازیز گیان ئەوە داهاتە کە لێرە زۆر کارە ساتە کە بە ملیۆنان دۆلارە بەس حەیف کوا مای دیارە قازانج و زەرەر و مایە هیچ کەس نازانێ لەکوایە ئاخر داهات وەک چی تۆڵێ ئەوە داهاتە داهات وەک چی وەک برایم خەلیل و باشماخ داهاتیان ناڕوونە سەددا بەداخەوە وەک باج و کامێرای مرور دەگاتە ملیۆن و سۆر لێم تێبگە پیاوی ڕۆژگار بە دۆلار ئەڵێم نەگدینە بە دۆلارەوە نێ ئاشۆبیلە تایسە تێ نەگەشم لە پەندانە ئاوا جوانشی نەکرا بوو نەمزانیەوە ئەی باشە ئاوێڵێ هەموو ڕێگە چێتەوە بانە ناکوڕی باش ئەوە جاران بوو ئێستاوان نییە ئەیدی بدەم ئێستا چۆنە ئێستا بە ڕێگا کەوتووە یعنی بۆ کوێ و بۆ لای کێچوە ڕێگا هەیە هەر بە ڕێکەوت ئەدباتەوە سەر بیرە نەوت هەیە هەروە بە ڕێبواری دوورت ئەکا لە هەژاری ئەتبا بەرەو تەندەری باش بەرەو پرۆژە و پارەی کاش بەس حەیف ئەم هەموو ڕێیە نەپەشی من نەتۆی لێ دەی بزانم خۆ مافی خۆمە بڵێم چۆن بوو ئەشۆبیلا مافی خۆتەوە ئەولاتریش هەموو تەندەر و بیرەندەوتە و وڵا جارڕێکانە چوە بۆ بانێت نەدەم ڕیانە بۆیەوە بەخوا جوابم مایتەوە وەڵا ئەزانە تۆ باشە دوو کاتە بنەر پەن دەڵێ هات پێش پەندێ بڵێ ئاخر تۆ نازانی بی حەکیمێنی نەمود لە هەوڵی حەکیمام و بوون بە حەکیم و شتوانە ئەیڵێم دەباش مادام وایە من بۆ ڕاوە بکە باش فەرم تاریکی مانگ سەر لە ئێوارە دیارە و فەرموو بکۆکە چۆن تاریکی مانگ سەر لە ئێوارە دیارە نەتیجەی ئینتیخاباتە کەشفترین معلوماتە هەموو ئەزانێ پێشدەنگدان کێ ئەچنە پەرلەمان ئەزمونمان هەیە لەگەڵی کێ پیسە و پاکە پاشەڵی بەم شعرەی کە فەوری نووسیم تۆ بڵێ بە حەکیم وەڵڵاهی خۆش جوان هەرچەنە حەکیمی گرانە ئیشی پیاوی خارەمانە بەڵام بەڕاستی مهمی تەقریبەن مینی حەکیمی